سڵاوتان لێبێت وەم کاتتان باش. دروست لەو جێگەیەم کە لە ڕۆژی هەینیەوە باوان یوسفی تەمەن 19 ساڵ لێرە چارەنووسی بە نادیاری مایەوە. باوان لەگەڵ سێ هاوڕێتری بە ماتۆر لە بامۆکەوە کە نزیک هەڵەبجێ و لێوە تا ئێرە نزیکەی 20 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگای هەڵەبجە تا ئێرە 20 کیلۆمەترێکە بێ. باوان لە ڕێگا ماتۆڕەکان پەشیەکەوێت دوایی چاشیەکەنەوە وەکەوەی شاد حاڵەکان قسەیان بۆ من کرد دێم بۆ ئێرە بۆ مەلەکردن مەلەیەکی زۆرەکەم چەند جارە چنە و بەرو دێنەوە دوجار لە نزیکەوە حەبلەوەی کە ئێستا ئەو هاوڵاتێکە ئەگەڕێ بە دوای ئەوەی کە چارەنووس و تەرمی باواندا هەتا ئەوێ ئیدی وەگەڵێ دیار نامێنێ ئەو دۆسیانەی کە ڕزگار دەکرێن بە جۆرێک لە جۆرەکان. لە ئێستادا تیمەکانی بەرگری فریاکەوتن بەرگری شارستانی هاوڵاتیان تیمی غەواسی سۆران تیمی غەواسی ناوخۆی پارێزگای هەڵەبجە هاوڵاتێکی زۆر زانایانی ئاینی ڕێکخراوەکان کە سوکاری باوان لێرە عەوداڵن ئەگەڕێن بۆ ئەو تەرمە. ئاوەکە ئەو شوێنی کە من لێی وەساوم ڕۆژی هێنی چەند مەترێک بەرز بووە. پارێزگار بە منی وت بە تەنسیق لە دیوی ئێرانەوە ئاوەکەمان گرتووەتەوە. ئێستا ئاوەی هەیە ئاوی ناوخۆی هەورامان و گریانە و بناری شاخی ماکوان و هەموو ئەم چیانی کە تا ئەچێتە سەرەوە ئەم ئاوە لێرە هەیە. گەڕانەکان بەردەوام هەتاوەکو ئێستا بەڵام هیچ هەوڵێک تا ئێستا سەرکەوتو نەبووە لێرەوە هەتا ئەگاتە لمە ئێرە کە پێڵێن ئاومار و لە سازانە بە دروستی لێرە گەڕانەکان بەردەوامن و لە هەوڵدان و پارێزگا شتێکی تریشی بۆ مندرکان وتی لە تەنسیق داین بۆ هاتنی تیمێکی زۆر شارەزای غەواز واتە ژێر ئاوگەڕی ئێرانی بۆ ئێرە کە ئەوان زۆر شارەزایان زیاتر لەم جۆرە ڕووداوانە بە ئامانجیەوەی بتوانن بە زووترین کات تەرمەکەی باوان بدۆزنەوە و ئەو نەهامەتی و ناسۆرەی کە ئێستا لای ماڵباتی ئەم کەسە دروست بووە کە تاقانەی دوو خوشکە کۆتایی پێبێت.